و فاشن شۆ لە باشوورەی کوردستانê bi kêmî tên li darxistin. Lê taybet bê destmalpoşan her nehat bû li darxistin. Vê carê bi beşdarîkirina nêzîkî 15 keçan ji seranserê Kurdistanê. Nimayişek ji bo keçên destmalpoş birêve çû. û bala keçên destmalpoş bi xwe vekişand ji bo dîtina dawî modeya girêdana destmalê û li berkirina cilêngirtî di bone û ahengan de. أنا برز حاجی بزاز وەک سەرپەرشتیارێ خەرمان فاشن شۆ مەرا ئامادەی بەدەلێت و گەلێک بخێراتی حاجی دەست بکەن ژمەر بژن ئەف چەندە ون وژولی ئامادەکاریانش بۆ بێ فاشن شۆیە ڕاستی من نزیکەی ماوەیەکی باشە خەریکی ئەو ئامادەکارین بۆ ئەم فاشۆنە بە شێوازێکی بەرچاو بەرفراوان ئەنجامی بدەین چکۆ ئەگەر بزانن ئەوە یەکەم کاری فاشۆنە بۆ باڵاپۆشی لەبەر هەندێک شێوازێکی چاکمان بەکارهێنا و ماوەیەکی باش لەگژی بوون تا ئامادەکاری بکەین. ئیرۆوە دەست پێ کرد میهمانن وەکی بوون وەکی داوەت کرد بوو ژن چاوە دکارن مفایش بێ فاشن شۆی وەربگرن بە تایبەتی یەنک و دەستمالێت دێنن. زۆری تێدا بوو میوانەکانمان تەنها یەک شەخص نەبوو یان تەنها لایانی حیزبەکان نەبوو بێ حیزبی و بێ ئەوانەمان داوەت کرد و زیاتر داوەتی ئافرەتانمان کردو لەگەڵ خێزانەکان. ئەوانەشمان داوەت کرد بوو بەس ئەوە نەبی بەس باڵاپۆش بن هەموو لایەنەکان بەس تەماشامان کرد خەڵکێکی زۆر بە شێوازێکی زۆر جوان وەریان کرد ئەوە خۆشحاڵیە بۆمە. ئیرۆ جوانترین جل وە هەڵ نەبژات؟ ئەوڕۆ جوانترین جل بەلای خەڵکیەوە جلچی کەلتوریەکەیمە لە جلی کوردی من و هەروەها جلچی بوچێنی کە دروستمان کرد یەکەم جارە جلچی کوردی بە شێوازێکی بوچێنی دروستکەین. ئەو دو خەڵک زۆر داوای دەکرد چەند جوانیە و لە کەشمان کە دروست کردبوو شێوازێکی نوێی نەقیمدارمان تێدا بەکارنیا بوو ئەگەر تابعات کردبی ئەو سێ جۆرێک کە دروستمان کرد و خەڵکێکی زۆر داوای کرد لێرە نەک لە دەرێ هەر لێرە خەڵکێکی زۆر داوای دەکرد لەکوێ بەدەست بکەون. خەرمان ئەنوەر بخوا خۆدیا بیرۆکەیە ئاێ فاشن شوەیە تایبەت بێ باڵاپۆشن بۆن کەچێن کوردستمانە خۆتکن چوەکەوتە بکاربن جۆرەی تایبەت هێوان هەیە دلبەرکردنا جلادا چێ داهەنگادا چێ دەداواتاندا خەرمان تو خێراتیش بۆ نوڕۆژێ کەژوەر بێژە ئەف چ خاسە ئەف بیرۆکەیە مێژیێتە دای هەتا ئیرۆ بجی بوو بیرۆکەی کردنەوەی فاشن شوێ بیرۆکەیەکی لە مێژینێ لە بێژە حەزم لێ ئارەزومە شتێکی وا بکەم بۆ کچانی باڵاپۆشمان وەکو ئارایشگای خەرمان لە مێژینە خزمەت دەکەین بەڵام توانیمان لە ماوەیەکی ئەوەن دەکەم چەند ساڵێکە خزمەتێکی ئێجگار گەورە بە کچانمان بکەین و دەرەنجامی ئەم فاشن شوێشمان دەرەنجامی ئەو کارکردانەمانە کە بۆ کچانمان پێشکەشمان کردووە کە داوایان کردووە و یەکەم کاری باڵاپۆشیە لە کوردستان کە دەکرێت ئەم فاشن شوێ بیرم لێ کردەوە کە شتێکی وا بکەین حەمدولیلا توانیشمان سەرکەوت. چەند مۆدل ئیرۆ وەرە بەشدار بوون خەڵکی کورێ بوون ئەو کچانێک کە بەشدار بوو وەکو مۆدل لێرەدا خەڵکی هەولێر بوو سلێمانی بوو و هەڵەبجە بوو و کۆیە بوو لە شارەکانی تریشەوە کچەکان هاتبوون بێجگەلەوە ئەم میوانانێک کە لێرەش بەشدارن بە هەمان شێوە لە شاری ترەوە هاتبوون بۆ بینینی ئەو فاشن شوێ و 20 مۆدلمان نمایش کرد لێرە لە جلی کوردی و جلی بووکێنی و مۆدا کە توانیمان سپاس بۆخوا نمایشێکی جوانی باڵاپۆشی پێشکەش بە ئامادەبووان میوانەکەم کردن. ئەم ستایلێت دەسمالە لە چکپۆشیە لەسەر ئێستالێ چ وڵاتێکیە و هەوڵداش نەبا کوردستانێژی وەک لە چکا کوردی بەشداری بکەن دوێ فاشن شوێدا ئێمە فکری ئیشکردنی لە چکمان لە چەند لایەنێکەوە وەرگرتووەکو فکرە وەڵام هەوڵمانداوە مۆدیل بە تایبەت جلی کوردیم شتی جوان وەشتی نوێ باڵاپۆشی پیشانی کچانی باڵاپۆشمان بدەین بە تایبەت لە بواری جلی کوردی و هەر جلی بکەین دەتوانین بڵێن دیزاینەکانش هەموو بۆ خۆمان کچانی خۆمان بۆ خۆمان ئیشمان لەسەری کردەوە.
ئەو ڕەنگانە کە بەشداریمان پێکرد بە پێی جلەکان لە جلی بووکێنی جلی مارە بڕین و لە جلی مۆدە و کوردی هەریەکە توان ویستمان شتێ بکەین ڕەنگی پیشان بدەین کە دووبارە نەبێتن و جیاواز بۆ ئەم ساڵی زیاتر ڕەنگێک مۆدێلە بۆ کتانی باڵاپۆشمان ئەمە کە ئیش دەکەین لێرەدا تەنیا بیرۆکۆ فکری خۆمانێ بە تەنیا چاو لە کچانی تریش دەکەن لە وڵاتانی تر باڵاپۆشی تر بزانین بە شێوازێکە لە فکرێ ئەوانەوە فکرێ بۆ کچانی خۆشماندا دەرێژین بە شتێکی جوان ئەمە کارمان لەسەرەوە کردو کەم و ڕەنگەکان و جۆرەکان بەتابێت ئەو ڕەنگانەی کە باوە ئەمساڵ پیشانی کچانمان. ئۆکێ زەنەرینا خەرمان جوێر بگرم کیژان تەوان بدلێتە بوو. هەموو کچەکان بەدڵم بوو ناکەم بلێم ئەو کچە هەمویان ماندوو بوون من لێرە و سوپاسی هەریەکەیان دەکەم چووکە مۆدل هەبوو کچە بوو. یەکەمین جار بوو دەستپێک بوو چه بیرۆکەیەکە دنتە هەیە. ئەمە دەستپێک بوو لە کوردستان یەکەم بیرۆکەمان لە ڕێی کارکردنەوە بەڵام هەر لەگەڵ بانگەشەی ئەم فاشن شۆیە کچانێکی زۆرمان لە شارەکان تر داوا دەکەن کە لە شارەکان تریش بکرێمە یەکەم ئیشمان نەبێ من لێرە بەڵێن دەدەم یەکەم ئیشمان نییە و دوایەنیش نابێتن ئینشاءڵڵا لە ساڵانی تر بە شێوازی تر ئێمە هەمیشە هەوڵ بدەین جوانترینەکان پێشکەش بە کچانمان بکەین. شناسۆ وەک نمایشکار ji bajarê Silêmaniyê rêyeke dirêj biriye heta ku gihê bajarê Hewlêrê divê paşin şê de amade bû tu bi xêr hatî ji me dikarî behsa vê ezmûna xwe bike li gor ku te ji min gotî wekê ew ê be min dît ke yekemîn ezmûn te li nav fashion show çۆn basî dike بە دڵنیایەوە یەکەم ئەزبوونمە من بە شێوەیەکی ڕسمی ئیش لە پرۆژێکی وا گەورە و بۆ شێوەیە بەڕسمی بیکەم بەڵام پێشتە خۆم خەریک بووم بەڵام بە شێوەیەکی ڕسمی یەکەم جارمە و لە سلێمانی شۆ ڕێگەیەکی زۆر دنبڕێت تەنها لەبەر خاتری بەژاریکەم لەمە چونکە زۆر حەز لێ بوو و بەلام و پرۆژێکی زۆر بەوێنە بوو چونکە لە کوردستانە بۆ یەکەم جارە کە پرۆژێکی بەو شێوە گەورەیە ئەکرێتەوانێ و یەکەم جا من بە شێوەی ڕێکلام ئەمەم بینی و زۆرم حەز کرد بەشداری بکەم چونکە شتی وام نەبینی بوو پێشتر حەزم کە بەژاریکەم و هەدەفی سەرەکی من لە بەژاریکردن لەم پرۆژە گەورەیە و لەم فاشن شۆ گەورەیە ئەوە بوو کە لە ڕێگەی ئێمەوە چەنەها کچی کەش و جورئەت پێیاکەن ئەوانەی کە تۆزێک ئەترسن یاخود بڵێن من ئەم پێ ناکرێت ئەوم پێ ناکرێت ئەمانە لە مێشکی خۆیان دەرکەن و بێنە پێشەوانە هەدەفی سەرەکی من ئەمە بۆ لە شنە چۆن توانیت ڕازامەندی ئائیلەکە تۆربگرێت کە بەشداربی لە فاشن شۆیەکەوە دەبۆ یەکەمین جار لە کوردستان بۆ باڵاپۆشی بە دڵنیاییەوە من زۆر سپاسی دایک و باوکم دەستی دایک و باوکم ماچەکەم کە زۆر یارمەتی دەرم بوون لێو بە تایبەتی لەگەڵ منە هاتوون بۆ ئێرە زۆر یارمەتی دەرم و زۆر هاوکارم بوون و لە هەموو ئیشەکانی کەما و لە مەشاو بە تایبەتی لەگەڵ منە هاتوون بۆ میشە بۆی من زۆر سپاسیانە. ئەی ڕەت چۆنە لەسەر ئەم ژنانەی کامڕۆ لە بەرت کردوون جوکی کوردی زۆرم حەز لەم ستایلێ و کاتێکیش کەوتیان ئەم ستایلە بەرکە وتیان بۆ تۆ باش ئەم ستایلە من زۆرم حەزێ بوو چونکە خۆم عادەتەن لە کاتی ڕۆژانەش و لە کاتی بۆنەکانیشە بەم شێوە یعنی حەزم لەم جۆرە جلە کوردیانەیە و زۆر پێویستە ئەم جۆرانە چونکە هەم بۆ کەلەپوریکی خۆمانە پارێزین و هەم شتێکی زۆر جوانیشە و لە ئێرە زۆر جیاوازتر بوو یعنی ستایلێکی جیاوازتر بوو لە کراسەکانیکە هەم ئێمە هەم مۆدرن و هەم کلاسیکیشمان پێشکەش کرد ئەمە نوعی بوو لە کلاسیکەکان کە زۆر بەپێی قسەی هەموو ئەوانی کە دەر ئامادە بوون زۆر ڕەتڵیان بوو. بەرێز زەمیر عەبدوڵڵا لە بێدەرێ مەرە ئامادەیە بە چار بەدلێن بووکان بەشداری دوێ فاشن شۆیە دەکرد ڕێزەمیر دەستبەکێتە بخێراتیش بۆ نوڕۆژێ سپاس دەکەم زۆر سپاس بخێرێت شتێ زانیاری مەشتەوەر بگرتن و مەدیجی بچابێخوا کە بچار بەردەیان بەشداری کردبوو ئەبەدلەوە دیزاینێن کو دەرێنە نافخۆنە یان دەربەنە ئەمانە دیزاینەکانیان زۆری ئیتاڵیە و دیزاینەکانیان زۆری ئیسپانیە بەڵام لە تورکیا دروست دەکرێتن ئەوە هەوڵ نەدا بەرگدورێن نافخۆیە کوردستانێ جلێن بوو کاژۆرە بدرن کوت فاشن شوەیەکە یەکەمین جارش بۆ باڵاپۆشی لە کوردستانی بەرەبە بچێت زۆریشمان هەوڵدایە بەڵام هەتا ئێستا کە لێکوانە ئەو نەوحە خەیاتەمان نییە بەڕاستی بکەوەندە پرۆفیشناڵ بی بێت جلت بۆ دروستکان بەڕاستی کێشەی گەورەی ئێمە لە کوردستان کە ئیش دەکەین ئەم ئیشێکن کێشەی گەورەمان خەیاتە لەگۆڕ قالبن کوردستانی و قالبن کوانی نەدگونجێ ئەنێ بێژن گەل باڵا و بەرزیە کەچە کوردی دگونجێ و قیاساتن کوش تورکی و ئەوروپاتێ؟ نا قالبەکان زۆر فەرقی هەیە ئەمە کە ئەو قالبانە دێن لەسەر لۆ ئەو کچانی ئێرە دەین بەڕاستی چونکە چۆنە
قالبی ئەوروپی خاستن ئەوانەی کە مەسەرەن ئێستا کە لە ئەوروپا زۆربەی زۆری بەژنیان درێژە زۆربەی زۆری قالبیان ینی بەرزن ئەو قالبانەی ئێمە لە سەدر فەرق دەکا لە تۆڵی فەرق دەکا لە هەموو شتەکان فەرق دەکا ئێمە کە دەینین بۆ قالبی ئەدەین بەڕاستی ینی خاستن کێشەمان زۆر دروست دەبی لێرە لە سینگ ئافرەتی مە ئەمەی کورتە ئەمە زۆر کێشەمان بۆ دروست دەبی ئەمە قالبانی کە دەین وا دەینین بۆ ئێرە ببی ستانداردین جیهانی چەندە و ستانداردین کوچ بۆ کوردستانێتێنن چەندە لە هەموو ئەوروپا ینی سەتا دەتانم برم 1970 قیاسەکان لە 38 ناپەڕێ 36 بۆ فاشن شۆ نەها بۆ فاشن شۆ ئەبێ ئیلا قیاسەکان 38 و نیوێ هەموو کچەکان ئەبێ قیاسیان 38 و نیوێ ئەو نیوش چرەیە ئەو نیوە بۆ ئەوەیە چونکە هەر جلێکتەوە لە بەرێکی خاستن جلی بووک چکە ئەبێ ڕێک بەبێت جسمت بێ نابێ هیچ گەورەی گسکەیشتیا بێ هەڵبژاردنەوان کەچکەین ئەم ئیرۆ کەچکەین ئیرۆ بەشدا دەبێت فاشن شۆیدا ژالێکیڤە بووشکی ئەو هەڵبژاردن بەڕاستی هەبژاردننی کچەکان زۆر بە زۆری خەرماخە هەبژاردبوون لە ڕێگەوی هەبژاردرا بوون ئەو زیاتر لەسەر چ بنەمایەکەی بوو بەخوای دەزانیت چۆن لەسەر چ بنەمایە کە تۆ لە کوردستان ئەگە بتێەوە کارە بکەی نابێت زۆر شت هەیە پێڕەوی بکەی یەک لەوانە نابێت زۆر لە تۆڵی بەرز بگەڕێت چونکە کەممانەیە بەڕاستی من ناڵم نیمانە هەمانە بەڵام زۆر کەمن